چالاکوان و ڕێکخراوەکانی ژینگە لە هەرێمی کوردستان داوا لە سەر جەملان و هاوڵاتیان دەکەن لە بەرامبەر هێرشەداگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا و بەکارهێنانی سەر کیمیایی و قەدەغەکرا و هەڵوێست و کاردانەوەیان هەبێت. ڕێکخراوی سروشتی کوردستان ڕایگەیاندە نەوچەک و تەقەمەنیە کیمیایی و قەدەغەکراوانەی تورکیا دژیگەلی کورد و ژینگەی کوردستان بەکاری دێنێت مەترسی بۆ سەر هەموو تاکێکی باشووری کوردستانە. ماوەی زیاتر لە 3 مانگە سوپای داگیرکەری تورکیا جۆرەها چەکی کیمیاوی و تەقەمەنی قەدەغەکراو لە شەڕی دژ بە کورد و گەریلاکان بەکاردەهێنێت. سروشتی کوردستان وێران دەکات بۆیە چالاکوانان و ڕێکخراوەکانی ژینگە داوای کاردانەوە و هەڵوێست لە هەموو لایەک دەکەن. سەروەر قەرەداغی سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان ڕایگەیاند تورکیا بە فڕۆکەکانی جەنگی جۆرەها چەکی قەدەغەکرا و کیمیاوی دژی کورد و ژینگەی کوردستان بەکاردەهێنێت. ئەو ژینگەی هەیە ژەهراوی دەکات. دوجار هەموو تاکێک لە ژێر هەڕەشەی ژەهراوی بوونە. ڕاشی گەیاند ئەو چەک و مادە کیمیاویانەی تورکیا بەکاری دەهێنێت دەگاتە هەموو تاکێکی و کورد. بۆیە هەرچی زووە دەبێت خەڵکو و کوردستانیان و لایەنەکان دژی ئەو تاوانانەی تورکیا بێنە دەنگ. لەبارەی هێرش و داگیرکاریەکانەوە ڕایگەیاند تورکیا بە بیانووی جۆراوجۆر دارستانەکانی باشووری کوردستان دەبڕێتەوە و دارەکان دەباتە تورکیا و لەوێ لە کارگەکان بەکاری دەهێنێت. کوردستان دەکاتە بیابان و پاش چەند ساڵێک ناوچەکە لە 150 سەوزایی لەدەست دەدات. سەروەر قەرداغی سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان ڕایگەیاند تورکیا جگە لە شەهیدکردنی گەریلاکان بە چەکی کیمیاوی ژینگەی کوردستان لەناو دەبات. جێ ئاماژەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو سوپای تورکیای داگیرکرد جۆرەها چەکی کیمیاوی تەقەمەنی دژی کوردستان بەکاردەهێنێت و بەتایبەت چەکی کیمیاوی و بەڵام تاوەکو ئێستا لایەنەکان لە باشووری کوردستاندا هەڵوێستێکی جدیان نیشان نەداوە. سەروەر قەرداغی ئاماژەی بەوەش کردووە تورکیا نەک تەنها گەریلاکان شەهید دەکات بەڵکو بە چەکی کیمیاوی ژینگەی باشووری کوردستان وێران دەکات. لەبارەی مەترسی ئەو چەکانە ڕایگەیاند دوای 10 بۆ 15 ساڵی داهاتوو کاریگەری ئەو جۆرە بۆمبە کیمیاویانە لەسەر تاک بە تاکی هاوڵاتیانی باشووری کوردستان دەردەکەوێت. ڕاشیگەیاند حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستی نییە و لە خەمی خەڵکدا نییە. بووە بە هاوکاری دەوڵەتی تورک و هیچ کات دژی تورکیا نابێت. بۆیە دەبێت گەلی باشووری کوردستان ئەمە قبول نەکات و هەڵوێستی جدی نیشان بدات.